گردبوونەوەی دەرچوانی بەشە پزیشکەکان لە سەرتاسەری هەرێمی کوردستان بۆ داواکردنی دامەزراندنیان بەردەوامی هەیە و حکوومەتیش تا ئێستا لە ئاست داواکاریەکانیان بێوەڵامە. لەو چوارچێوەیەدا لە بەردەملقی هەولێری سەندیکای پزیشکانی دەدان گردبوونەوەیەک بە مەبەستی داواکردنی دامەزراندنیان بەڕێوە چوو. لە گردبوونەوەکەدا سەرۆکی لقی هەولێر چەند خاڵێکی ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان کرد. پزیشکانی دان دوای تەواوکردنی خوێندنی کۆلیژ پێویستە لە نەخۆشەکان ساڵێک وەک پزیشکی مەشقکار و ساڵێک وەک پزیشکی پلەبەند لە ناوچەکانی دەوروبەر و دەرەوەی شار کار بکەن. بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیەوە وەکو پێویست سوود لە توانای پزیشکانی دان وەربگرێت. بەهۆی فەرامۆشکردنیانەوە بەشێکی زۆر لە پزیشکانی دانی تازە دەرچوو بەرەو بە وزە و تینێکی زۆرەوە ڕوویان لە وڵاتانی بیانی کردووە بۆ بەردەوام بوون لە پیشەکەیان و ببینن کە هاوڵاتی زیاتر لە 6 مانگ بۆ ساڵێک دەبێت چاوەڕێ بکە بۆ وەرگرتنی هەندێک چارەسەری ددان. دەرچوانی بەشە پزیشکەکانی دەدان کە بۆ ماوەی 5 ساڵا دانەمەزراون و دامەزراندن بە مافێکی یاسایی و یاسایی خۆیان ناو دەبن. هاوکات ئەگەر دانەمەزرێن ئەوە هیچ هەڵ و دەرفەتێکی کاریان نییە. بەو پێی ئەگەر 2 ساڵ لە نەخۆشخانەکان دەوام نەکەن ناتوانن نۆرینگەی تایبەت بە خۆیان بکەنەوە. پزیشکانی دەرچووی بەشی ددان ئێمە ئەوڕۆ گربوونەوەیەکمان ئەنجامدا لەگەڵ دکتۆرە بەڕێزانە بۆ ئەوەی داوای سەرەکیترین مافی خۆمان بکەین کە مافی دامەزراندنە و بێگومان بەردەوامیش دەبین تا و کاتێک کە حکوومەت ئاوڕێک لە داواکانی ئێمە دەداتەوە. بەپێی یاسای کوردستان پزیشکی ددان کاتێک کە خوێندنی زانکۆی تاوا کرد بۆی نییە بە هیچ جۆرێک کار لە پیشەی خۆی بکە چ لە کەرتی تایبەت بێ وەکو دانانی نورنگەی تایبەت بەخۆی چ لە کەرتی گشتیش بێ وەکو لە خەستەخانەکانی پزیشکی ددان ئیش بکات هەتا وەکو 2 ساڵ پاش تاواکردنی زانکۆ کە ئێمە پێی دەڵێن ئیقامەتە دەڕۆژ ئەگەر ئەو 2 ساڵە تاوا نەکا کە بەشێکی تاواکاریە بۆ خوێندنی و بۆ ڕاهێنانی پراکتیکی ڕێگای پێ نادرێت هیچ شتێک بکات. واتە ئێمە ماوەی 4 ساڵە لە ماڵەوە دانیشتوین هیچ دەرفەتێکمان نەبوو کە ئێمە ئیش بە بڵێن شادەکانی خۆمان بکەین و زۆرێک لە ئێمە ینی وکووا وایە کە هیچ شتێکمان نەخوێندبێت چکە هیچ استفادێکی نییە بۆمان شادێکی کامانە بەبێ ئەو ڕاهێنانە. دەنگی خۆمان بەرزەکەین بۆ سەرۆکایەتی هەرێم و بۆ سەرۆکی حکوومەت کە ئاوڕێکمان لێ بلاتەوە و ئەو کێشەیەمان بۆ حەل بکات چکە وا ساڵ بە ساڵ ژمارەی ئەو پزیشکانی کە دانەمەزراون وا بەرەو زیادی دەڕوات. دانەمەزراندنی پزیشکەکان و دواکەوتنی کەوتنە سەر کاریان بەدەر لەوەی کاریگەری دەرونی لەسەر دەرچوان دەبێت بۆ پێی کە بەرزترین بەشەکانی زانکۆیان تەواو کردووە وەلاشیان لێ ناکرێتەوە. هاوکات وەک خۆیان باسی دەکەن زیانی گەورەی لە ئاستی زانستیان دەدات لەبەرەوەی ئەگەر دەرفەتی کارکردنیان بە ئەو زانستەی کە وەریان گرتووە بۆ نەڕخسێت ئەوە ڕەنگە بەباشی لە بیریان نەمێنێت و نەتوانن وەک پێویست خزمەت بکەن. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.